وەسیەتم پێتۆ گۆژگێرە ئەی یار با پێت بنویس و بەدڵێ وەغەمبار. شەپۆلێکی بەفرباری ناوچەی هەورامانی سەر بە پارێزگای هەڵەبجەی گرتەوە. جوانی سروشتی ناوچەکە و ئاوێتەبوونی لەگەڵ بەفر وەک بەشێک لە شاعرانی ناوچەکە دەڵێن دەیان بەیتی شیعری جوانی لە ناخدا دروست کردوون. چۆن بەفرەکە سوود بە زەویەکە دەگەێنێت ئەوها سوودیش بە شاعیرەکان دەگەێنێت، چونکو ئەو ئەتوانێ وایان لێ بکە هەستی ئەو شاعیرە بەلای خۆیدا بجوڵێنێت، وای لێەکا بە شێوازێک شعر بنووسێت کە تایبەتی کا بە بەفرەکە. ئەمەش هەر لە خۆیدا سەنجڕاکێشاندنی شاعیرەکەی و جوڵاندنی هەست و سۆزی ئەو کەسەیە. ساردی خۆی کەشوهەواکە وەکو چۆن بە سۆبە و بە سۆبەی دار و ئەلادین کە ئێستا بەکار دەرگەرمیەکات، جەوی شاعیر و ڕۆحی شاعیرەکەش بە شعر و ئیلهامەکەی گەرمیەکەت. لە هەورامان ژمارەیەک خواردنگە هەن بە پێی کەشوهەوای ناوچەکە خواردنەکانیان ئامادە دەکەن. ئێستا کە بەفرباریوە و پلەکانی گەرما دابەزیون، خواست لەسەر سەر و پێ و نۆکا و شێلم و دۆینەیە. هاوینان جۆری خواردنەکەمان جیاوازە، زستانانی جیاوازە. هاوینان خواردنی گشتیمان هەیە هەر لە کەباب و گۆشت و جگەر و قۆزی و تەپسی و ئەم جۆرەشتانە، بەڵام کە کەوتینە پاییز لە مانجی یانزەوە خواردنی تایبەتیمان دەبێت ئەگەر بازارەکە هەبێ لە نۆکاوە پاقلەیە خواردنی کوردەواریە سەر و پێ ئەم جۆرەشتانە بەکارێنین بۆ ئەوەی زیاتر گڕوتین بدا بە کاسپێکەمان. لە وەرزە جیاوازەکاندا گەشتیاران ڕوو لە ناوچەکە دەکەن. لەگەڵ بارینی بەفریشدا هەورامان جممەی دێت لە خەڵکی ناو و دەرەوەی ناوچەکە. ئەگەر زستانان بەفر ببارە گەشتیارێکی زۆر ڕووەکاتە ناوچەی هەورامان بە تایبەتی شارۆچکەی تەوێڵە بە بۆنەی هاوینە هەوارەکانیەوە هاوینە هەواری ئاوێسەر کە ناوبانگێکی تایبەتی هەیە. وڵا بابەتی بەفر مەسە ئەو بابەتانەیە کە بۆ ماڵەوە بەکاربێت، مەسە ئەگەر بیکەن خانمان لە ماڵەوە دروستیکەن دۆینەیە و گەنمی کوتراوە و شێلمە و ترخێنێ ئەو بابەتانەیە نیسکە و ماش و ئەمانە زیاتر ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ترخێنە و دۆینە لا ئێمە شتێکی تایبەتە لەگەڵ گەرمی کوتراوە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە ناوچەکانی هەوراماندا بەفرباری 90 سانتیمەتری تێپەڕاندووە. لەم ساڵیشدا ئەمە دووەمین جارە بەفرباری ناوچەکە بگرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.